کاتژمێر 7:30 خولەکی بەیانیە و هێشتا کاتژمێرێکی تەواو بۆ کردنەوەی دەرگای یاریدەدەرێتی ئاسایشی کازیوە ماوە، بەڵام بەهۆی کۆتاڕۆژی کۆتکردن بۆ ئۆتۆمبیلە بێسەرەتاکان لۆد و قەرەباڵغێکی زۆر دروست بووە. دوای خوێندنەوەی ناوی 50 کەس بۆ ڕایکردنی مامەڵەکردن یان ناڕەزایی لە نێو شۆفێرانی ئۆتۆمبیلە بێسەرەتاکان دروست بوو. لە بەرامبەردا یاریدەدەرێتی ئاسایشی کازیوە ناچار بوون ژمارەی مامەڵەکان زیاد بکەن بۆ ئەوەی هیچ کەسێک لە کۆتکردنی ئۆتۆمبیلە بێسەرەتاکان بێبەش نەبێت. بەهۆی ڕۆتینات و زۆری ژماری شۆفێران چاوەڕوان ناکرێت تا سەرەتای مانگی ئایندە کارەکان بە کۆتایی بێت و ڕەنگ لە ماوەکە درێژ بکرێتەوە. دوو سەرچاوە لە یاریدەدەرێتی ئاسایشی کازیوە بە پەیامیان ڕاگەیاند بە فەرمی داوایان لە سەروی خۆیان کردووە کاتی لێپێچینەوە لەو شۆفێرانەی کۆدیان بۆ ئۆتۆمبیلە بێسەرەتاکان نەکردووە درێژ بکرێتەوە کە بڕیارە لە 1/12 ئەم ساڵەوە تەواوی ئەو ئۆتۆمبیلە بێسەرەتانی کۆدیان نەکردووە دەستیان بەسەردا بگیرێت. بۆ هیواین فریاکەوین و هەموو شتێکی باش بێتتر نازان هیچ حاڵی نین تا ئێستا معاملەکان بۆ کردمەوە بە مەزبوطی و لەشیان ساغێ بەخوا هەرەوەی پشتیوان بەخوای گەورە پێکرێ جارە دیارنی ڕوون نیە بێ ڕوون بێ وەکو کڕین و فرۆشن ئێسا بە ئێمە وتیان بەڵێ ئەتوانی کڕین و فرۆشتنی پێوە بکەیت. پەیام زانیوێتی قۆناغی یەکەم کۆتکردنە بۆ ئۆتۆمبیلە بێسەرەتاکان و ڕێگری لە فرۆشتنیان، بەڵام شۆفێرانی ئەو ئۆتۆمبیلە بێسەرەتانە ومێدیان زۆرە کە لە ئایندەدا ئەو بڕیارە گۆڕانکاری بەسەردا بێت و بتوانن هاوشێوەی مۆڵەتی ئۆتۆمبیلی یاسایی کۆدەکانیان بە ناوی کەسانی دیکەشەوە بکەن. سەرەیەکی زۆر زۆر گیراوە ئیسحامێکی زیادە حەجە فریان ناکە خەڵک فریان ناکە کۆتەکاری بکە. چاوەڕێکە ڕقم 16 لە 7 بەیانیەوە لێرە لەوانەیە ساعەتی شتەرەم نێت دیار نیە، هیچ شتێک دیار نییە، هیچ شتێک دیار نییە، کەس نازانێت چی لێ بەسەرێت. بەڵێ وتی ئەوەی کۆدی بۆ نەکراوە لە دوای یەکی مانگەوە شیرێ ئەوەی کۆدی نەکردبێ ناتوانێت لە سەجادە بووی نییە بسوڕێتەوە. ومێتان هەیە لە ئایندە بتوانین مامەڵە بە پسیارانە بکەن بیکڕن و بفرۆشن؟ بەڵێ ئینشەڵا ئەتوانین وتی ئەتوانی. ڕێکارەکانی کۆدکردن پێویستە کۆدی ئاسایش لە ساڵی 2023 کۆنتر نەبێت و تەواوی بەڵگەنامەکانی وەک کارتی نیشتیمانی و کارتی زانیاری و مۆڵەتی شۆفێری و وێنەی ئۆتۆمبیل بە هەر چوارلاو ژماری شەنسی ئۆتۆمبیلەکەش تۆمار بکرێت. لە پاشان لەلایەن بەڕێوەبەرایەتی ئاسایشەوە تەواوی زانیاریەکان لە فۆرمێکدا تۆمار دەکرێن و دوای چەند ڕۆژێک ژماری کۆدی ئۆتۆمبیلەکە بە شۆفێرەکە دەدرێتەوە. بەڵام تا ئێستا هیچ بڕیارێک نییە ئەم کۆدە بە بەڕێوەبەرایەتی هاتووی سلێمانی بدرێت و ژماری سەرپێچی و تیژڕەوی ئۆتۆمبیلەکان تۆمار بکات، بەڵکو تەنیا کۆدێکی ئەمنیە و لە کاتی بوونی حاڵەکاتی تاوانکاری یان هەر ڕووداوێکی نەخوازرا و شۆفێرەکە ڕاپێکی بەردەم یاسا دەکرێت. وشێر محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، سلێمانی.